پێشتر بڕێک بارەکان پتر ئیجازە دەدا مثلەن 20 کیلۆ 25 کیلۆ باشتر دەڕۆی ئەلعانەکانە ڕاستە لە ئێرانێ زۆر مشکلەمان نییە وەلی برادرانی ئاسایش ئەلعان لیان کردینتە 15 کیلۆ 15 کیلۆ هەم بۆ کرێکۆڵەکەی زەحمەتە هەم بۆ سەعبارەکەی زەحمەتە کە ئەمەوەچی ئەمن وتکە تەعویل دەدەم هەم بۆ دوکاندارەکە زۆر زەحمەتە جینسەکەی لێ شپرزە دەبێت جینسەکەی لێ هاڵۆز دەبێت جینسەکەی لێ ئەوە ئەلحان بۆ خۆت دەزانین باران دەبارێت لێ پیس دەبێت ئەمە داوا فقط تەنیا داواکارەکەمان ئەوەیە لە برادرانی ئاسایش لە 15 کیلۆ بۆم کەنیا 20 کیلۆ 25 کیلۆ باشە واتە کێشەکە لە هەرێمی کوردستانە کێشەکە لە هەرێمی کوردستانە بەڵێ دیوی ئێرانەوە کێشەتان نیە لە دیوی ئێرانێ لەو بابەتەوە هەتا الان کێشەمان نەبووە تقریبا چیتان پێ دەڵێن کە کیلۆیەک زیاتریان شتێک زیاتر لە 15 کیلۆ دەڵێن نەهاقونیە بێنن زۆر وا هەیە چیلویەکی لێ ڕا بە کۆڵبەرێکی پێدەنێنەوە عەمبارێ بەو هەوا ساردەی بەو بارانەی پێمان ناخۆشە باشە هیچیان پێ نەگوتن هۆکارەکەی دیار نییە پێتان ناڵێن بۆچی لە 20 کردومانەتە 15 هیچ هۆکارێکیان بەمە نەکتووە فقط بەمان کتووە ئەنگۆ حەقونیە لە 15 کیلۆ زیاتر بێنن دیارە ئەمە کێشەکەی زۆرتر لە هەرێمی کوردستان دەبینین چون لەوێرا پێشمان پێدەگرن دیارە ئێران ئەو مشکلەی نییە ئەلعانە تو بڵێ مەسەلەن 40 کیلۆ 50 کیلۆی دەبنەوە ناشتی وای ئیمکانی نییە وەلی مەسەلەن 20 کیلۆ تا 25 کیلۆ زۆر تەبیعیە کارەکەی ئێوەش سەختە ئێستا پێم بڵێ ڕۆژانە هەر کەسێک کە دێتە ئێرە کۆڵبەرێک چەندی ئێمە ئیش دەکاوەڵ ئە پارێکا من نازانم ئەوڕۆ دینار بە چەندێ وەلی تقریبا بە پۆڵی ئێرانێ 2 میلیۆن 2 میلیۆن و 100 2 میلیۆن و 500 1 میلیۆن و 800 1 میلیۆن و 100 لە 1 میلیۆن و 800 900 ڕاتا 2 میلیۆن و 500 ئەوە باری لە یەک باری جا هەفتەی ئەوڕۆ وان لێکودا هەفتەی یەک ڕۆژ هەفتەی یەک ڕۆژەوە بەردەکەوێت جا بۆیە داوامان لە برادرانی ئاسایشە ئەوەمان بۆ ئەلکەن با کرێکۆڵەکە لە ئاقل 3 میلیۆن بکەوێت دیارە 3 میلیۆن هەرنێوەکەی ماوە ئەرزیشی نەماوە لە ئێرانێ ئەرزیشی نەماوە وەلی هەفتەی جارێک دێت دەمانجێدا 4 جاریەوە بەردەکەوێت دەکات 12 میلیۆن بە 12 میلیۆنی پێی بەڕێ ناچێ وەلی بڵێن پێی بەڕێ دەچێ وەلی بە هەر حاڵ کۆمەک خەرجێکە بۆ خۆی ئەگە داوا لە برادران دەکەین ئەو تەنیا ئەوە دەنا بڵێ بێڕزیمان پێ بکەن بێڕزیمان پێ ناکەن احترامیشمان دەگرن دیارە چه مشکلەشمان نییە